ئێوارەی چوارشەممەیە و کاتژمێر 9ە. ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە یەکی ئایار، چونکە چەند ڕۆژێکی تر یەکی ئایارە. بەڵام پێش ئەوەی کە سەبارەت بە یەکی ئایار قسە و باس بکەین و بەرنامە تایبەتەکانمان دەست پێ بکەین کە چەند گفتوگۆیەک و بینینی مێژوچەی یەکی ئایار لە خۆ دەگرێت، گفتوگۆیەکمان دەبێت سەبارەت بە کەیسی عەلی سیاسی. وچارێک دەدەین دوو پاشان بەرنامەکانمان سەبارەت بە کەیسی عەلی مەحموود دەست پێ دەکات. باڵای بینەرانی ئازیز، پێش ئەوەی کە بەرنامەی تایبەتمان سەبارەت بە یەکی ئایار دەست پێ بکە بە گرنگی دەزانی سەبارەت بە کەیسی عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی قسە و باسێک لەگەڵ عوسمان حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بکەیت. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوە باش و سوپاسی بۆیەوە. بەڵێ چەند ڕۆژ بەر لە ئێستا لە هەولێر ئاسایش دەقوتێتە سەر ماڵی عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی و دەستگیری دەکەن پاش ئەوەی کە کەمپەینێکی فراوان بەڕێ دەکەوێت بۆ داوای ئازادکردنی عەلی مەحموود. ئاسایش ڕوونکردنەوەیەک دەدات و باس لەوە دەکات کە ئەم داڵدەی کەسێکی داوە کە تۆمەتبارە و بە پێی دادگا دەبوو دەستگیر بکرێت و هەروەها بە پێی بڕیاری دادوەر کە کەسێک داڵدەی تۆمەتبار دەدات دەبێت ڕاپێچی یاسایی بکرێت. قسەی ئێوە لەم بارەیەوە چییە؟ بۆ شوێنی من مشکلەکە لەسەر ئەوەی کە ئەو خودی ئەو کەیسە لە باری قانونی ئوسولیەوە چۆنە هەر چۆنە بێ ئاسایش چۆن تەفسیرێکا و لێکدانەوەی لێ ئەیاتە بەر لەسەرەوەی کە گوایە بڵین کەسی داڵدەدا و بگیرێ. بەڵام عەلی سیاسی کەسێکی بەناوبانگە لە شاری هەولێرە، کەسێکی سیاسی هەڵسوڕانی سیاسی و مارکسی و کۆمونیستی و ئازادی خوازی هەیە، کەسێکە لەوانی کە دیفاع لە هەڵسوڕانی ئازادی سیاسیەکە و کەسێکە لەوانی کە ڕەخنەی تونگ و تیژ هەمیشە لە سیاستەکان و هەڵسوڕانی و دەور و مۆقعیتە کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی لە کوردستانە ڕەخنەی تونگی هەیە و ئەمە ئەو بۆ هەموو لایەکمان، بۆ هەموو هەڵسوڕایەکی سیاسی، بۆ هەموو ئیسانێکی سیاسی معلومە کە پارتی قبولی ئۆپۆزیسیۆن ناکە، پارتی قبولی ئەو ڕەخنانە ناکە، پارتی هەمیشە لە هەوڵی ئەوەدا هەموو ئەوانەی کە لە مقابلی هاوەستنەوە، ئەوانەی کە ڕەخنەی لێگرن، ئەوانەی و ئۆپۆزیسیۆنێکی جددی، نەک ئۆپۆزیسیۆن کەسێ لەگەڵ یان ڕێکەوتووە و وەکو ئۆپۆزیسیۆن خۆپیشانە لە پەرلەمانە. بەڵام ئەو کەسانی کە ڕۆژانە ڕەخنە لە ئەو سەرکوتانەی پارتیەکەن، ئەو سیاسەتە چەوتانی کە پارتیەکە، ئەو سیاسەتە نائینسانیانەی کە پارتیەکە لە کوشتنی سەردەشت عوسمانەوە بیگرە، لە گرتنی ئەو کەسانی کە لە بادینانەوە بیگرە، تاوای ئەمانە جێگەی نەقدی جەماوەری و عەلی مەحموود یا عەلی سیاسی یەکێکە لە پێشڕەوانی ئەو مەیدانە و لەو بوارەیە دەوری دیوە و ئەمە هەموو کەسە خاتە گومانەوە. ئەو کەیسە هەر جۆرە بێ، هەموو کەسە خاتە گومانی ئەوە کە ئەمە کەیسێ بێ دروست کرابێ، تەکبیری بۆ کرابێ، هەتا ئەگەر واقعەتی ئەو تاوانە ئەو کەسەی کە کاوەبازیانی ئەو کەسەی کە ئەو تاوانەی کردووە جۆرێک سیاسەتێ بێ یا پلانێ بێ کە پارتی داڕش بێ ئەو کەسە بچێتە ماڵی ئەو و عەلیژە ناچاریا قبولی کاو بکەوێتە ناو چی پێڵێن کەمینی پارتیەوە کە بۆ جۆرە بگیرێ و جۆرێک بەم شوێ تۆڵەی لێ بکەنەوە. ئەنی شتێکی دوور نییە، و سیاسەتێکی متەوەقع کە پارتی کارێکی لەم بابەتە بکا بۆی تۆڵە لە عەلی سیاسی بکاتەوە و بە جۆرێک لەم نەتوانێت بەرەنگاری قسەکانی تەرحەکانی سیاسەتەکانی ناڕەزایەتەکانی بێتەوە، ئەم جۆرە مامەڵێ بکا بۆی کە جۆرێک تەسلیمی کە جۆرێک مەسەن پاشەکشەی پێ بکە. ئەمە شتێکی گومان لێکراوە لە پارتی و من خۆبیێکم لەوانی کە پێم وایە کە تەوەجوهی پارتی تەبیعیە کارێکی لەم بابەتە بکە و تەبیعیشە کارێکی وای کردبێ، چونکە بەمانایەک ئەوەی کە هەتاکە کەسێکی داڵدەدا بێ وەکو خۆی لە قسەکانی لە ئاسایشە ئەیکا، عەلی سیاسی ئەڵێ منم کەسە بە جۆرێک کە تاوانی چێگەرکرد بێ و تێتی منە و کەسم نەکوشتووە بینارم کردووە، هیوادارم لە خستەخانە چابێتەوە و دواتر کە چابەوە چون خۆم ڕادەستکەم داوای داڵدەیەکی مۆقەتی کردووە. مە چەند وایەوانە بەڕێی خۆی
بەمانایەک پێویست ناکە علی سیاسی بگیرێ یا ئەگەر بگیرێ ئەتوانێت بە کەفالەت بەربێ بۆچی بەرینایەن بۆ ئێستا ئازادی ناکەن لە ڕۆژی دادگایە باینکەن لە پرسنەوەکەن بۆ ئێستا هەڵەکوونە سەری ئەیگونەوەی خەنە زیندانەوە ئەمە جۆرێک دەست بە سەراگرتنی علی سیاسیە محدودکردنی ناڕزایەتیەکە کە علی سیاسی لە کۆمەڵگەی کوردستانە بە تایبەتی لەودرا لە بەرامبەر باتیا دەرێ بڕێ و ئەمە سیاسەتی پارتی شتێکی متەوەقع و دوور نییە لەبەرەوە جێگەی تەبیعیە لای هەموو ئەو کەسانەی ئەو سایتانە یا ئەو ڕۆژنامە نووسانە یا هەر حزبێکی سیاسی کە جۆرێک بەیان دەرەکان لە مقابلی پارتیا کە پارتی تاریخیشێ لەم بابەتە ئەحزابی میلیشیا کوردستان هەلومەرجی دەسەڵاتی میلیشایە مثلا لە سۆرانی مامەحەمەوە بیگرە لە زەتوشمان بگرێت لە کاوەگەرمیانیەوە بگرە لە عەبدولستار بگرە هەموو ئەمانە ئەو شتانە کەیسانە نهێنین و ماونەتەوە معلوم نەکراوە تاوانەکانی بۆ خەڵک معلومە بۆ خانەوادەکەی معلومە چێکردی بەڵام هەمووی کەیسێکن داخراوە و هەموو شێوەی کە ئێستا لە بەرامبەر علی سیاسەکە ئیدامەی ئەو جۆرە سیاستەیە نانتوانیوە ئەو شێوەی کە بەرامبەر سەردەش کردویانە بەرامبەر کاوە گەرمیانی کراوە بەرامبەر سۆرانی مامەحەممە کراوە نانتوانێت بەرامبەر علی سیاسی بکەن و ممکن بۆ ئەوشکن بەڵام ئێستا ئەمە کارێکی دەورێکی مناسبە کە بە بیانووی ئەوەی کە چەند واقعینە بە بیانی ئەوەی کە خەڵکی داڵداوە بخەنە زیندانەوە بۆ ئەوەی کە سنوورداریکەن محدودیکەن ئەمە و بۆیە شخصی خۆم هەتا حزبی ئێمە هەتا هەموو خەڵکی ئازادی خوات داوای ئازادکردنی دەستبەجێ علی سیاسیەکەین بەهەج بیانەکە و گیرابێ چکە ئەکرێ لە ڕۆژ ئەگەر تاوانێکی تایبەتی پێویستی بە زیندانیکردنی ئەو جۆرە تاوانە ئەکرێ بە کەفالەت بەربێ و لە ڕۆژی دادگای ئامادە بێت بە پێ قسەکانتان ئێوە زیاتر وەکو کەیسێکی سیاسی ئەبینن تاوەکو کەیسێکی یاسایی پێم خۆشە لەبارە بڕێک زیاتر ڕوونکردنەوە بدەن کە بۆچی هێندە ئەم بابەتە زیاتر بە سیاسی دەیبینن یەکەم لەبەرەوەی کە هەلومەرجی سیاسی کوردستان معلوم ئەحزابی میلیشیا حاکمە و ئەمە یەکەم کەیس نییە و دواکەیسیش نابێت چەندها کەسی لەم بابەتە ڕوویاوە هەموو بۆ سەرکوتکردن و سنووردارکردنی و کەسانەیە کە ئەتراز دەکەن یان ناڕزایی دەبن یاوکە ئۆپۆزیسیۆن لە مقابلی ئەم حزبە میلیشیانە و لە بەرامبەر هەلومەرجی سیاسی ئەسەی کوردستانە وەساونەتەوە ئەمە واقعیەتی یاوی کە ڕەخنیان لە بنەماڵی بارزانی هەیە یاڕخان لە بناڵی جەناب تاڵەبانی هەیە ئەمە واقعیتێکە زۆر تەبیعیە کە ئەم کەیسەکە هەتا بە هەموو محتەواکەی قانونوش بێ ئەوان جان بە سیاسەکەیان بۆ ئەساسە جانبی پارێزگاری مجتەمع پارێزگاری کۆمەلگا محدودکردنی عێراق لە کوردستانە بڕۆ ڕۆژانە چەندەها تاوان هەیە چەندها تاوانێ و لەژێر دەستی ئاسایش و لەژێر دەستی پۆلیس و لەژێر دەستی دادگا دەرەچێوتەیە پەڕێ ئەو کەسانە توان هەڵبێن لامان کاتە چەندەها مستەشار و سەرۆکجاشی کون هەیە کە ئەنفالیان کردووە کە بەشداریان کرد یا چێکی کیمیایی ئەو تیارانی کە چێکی کیمیان کۆمەڵکوژیان کردووە بە ئاشکرا یا سوڕێنەوە یا ڕیان کردو یا مەسئولن یا جێگە ڕگایان هەیە لە لای پارتی وێشێتی ئەی خەڵک ئەمە بینێ خەڵک ئەمە واقعیەتی مێزە سیاسەیە لەبەرەوە تا گەشتێک لە 100% واقعی لەسەر تاوانە گیرابێ خەڵک حەقێتی مەشکوک بێ حەقی هەیە گومانی لەوە بێ و ئەبێ ئەم فەزایە نەمێنێ مەسەلەیە کە تاوانە بوونی هێزی میلیشیایە مەسەلەیە کە تاوانە بوونی دەسەڵاتی بنەماڵەیە مەسەلەیە کە تاوانە ناسەربەخۆیی دادگایە هیچ هێزێک نییە هیچ کەسێک نییە هیچ ڕۆژنامە نووسینێک نییە حتا خۆیان کە بڵێن دادگا سەربەخۆ نییە ئەمە واقعەکە دادگا واقعان لە کوردستانە سەربەخۆ نییە لەژێر دەسەڵاتی پارتی دادگایە کە لای پارتی بێ لەژێر دەسەڵاتی پارتی و سیاسەتی پارتیایە دادگایشیش کە لای یەکێتی بێ لەژێر سیاست و دەسەڵاتی یەکێتی نیشبانە ئەمە واقعەتێکە مەسلەی ئەم ڕۆنیە لە مەسلەی گرتنی علی سیاسیانە لە مەسلەی 30 ساڵ حاکمێتی 30 ساڵ زیاتری حاکمێتی ئەم 2000 میلیشیایە ئەمە واقعەتەکەیە بەمعنای هەموو شتێک لە کوردستانە بەپێ هەلومەرجە سیاسیە بە سیاسی مامەڵاکرێ حتا شەوسانەوەی ژنان کوشتنی ژنان بوونی ئەم مستەشارانە ئەنی ئەوان هەتا هەر مەسەلەیەەکە لە سەردەش ڕۆ بیگرێت تا هەموو ئەوانەی بادینان بەشێکە لەوەی کە معاملەی لە هەڵێنجراوی هەلومەرجێکی سیاسی هەڵوجاوی قبول نەکردنی ئەو اعترازەیە کە ئەم گەنجانە ئەم کەسانە ئەم ڕۆژنامە نووسانە ئەم کەسە سیاسیانە قبولی ئەم هەلومەرجە ناکەن و ئەبێتە ئەوەی کە ئەبێتە پروپاگەندێ لە بەرامبەر ئەمان لە بەرامبەر پارتیوشێتە قبولی ناکەن هەموو شتێک سیاسی هەموو کەیسێک سیاسیە ناتوانێت هەتا شتێکی
یعنی زانیتونە هەلوبەرجی سیاسی لە کوردستانە ئەم جۆرە تاوانانە دروست دەکات ڕۆژ نییە ڕفانن نەبێ ڕۆژ نییە کوشتن نەبێ ڕۆژ نییە مەسەن ئەتکردنی خەڵک سەر تاشین سمێڵ تاشین هەموو جۆرێک ئەمانە بە جۆرێک لە سایەکی پارتیا کۆمەڵگەیەک زەلی کۆمەڵگەیان بە بارمتە کردو کۆمەڵگەیان زەلیل کردو هەموو کەس حسابیەوەکە حسابەکە کە نەکەوێتە ژێر مەموریەت و سیادە و دەسەڵاتی ئەم دوو بنەماڵەوە معلوم نیە چارەنووسی چۆنە بێ چارەنووسی ئینسانەکان لە کوردستانە لە سای ئەم دوو دەسەڵاتەیە نە سەربەخۆیی هەیە نەمەعلومە بەرەچۆڕە و نە دەستگا قانونیەکان دەستگا ڕسمیەکان ئەتوانن سەلاحەت و ساحب قرار بن. هەروەک لە بەشێک قسەکانی خۆشتانە هاو ئاماژە بەداڵدەدانی بەشێک لە بەرپرسانی حکوومەتی بەعز یەکێک لە بینەران سەرنجێکی نووسیوە باز لەو دەکات کە عەلی مەحموود کەسێکە لە مەسەلەی کەیسی ئەنفال و جینۆسایدراوە بەڵێ بەرپرسانێکیش لە بەرپرسانێکی حکوومەتی بەعسیش داڵدەدراون لە لایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە. ئەمە تەنها سەرنج نییە کە دەدرێت لە تۆڕە کۆمەڵاتەکانە زۆر باز لەمە کراوە کە دەسەڵاتدارانی کوردستان داڵدەی سەرانی بەعس و ئەوانەی کە تاوانباریش بوون لە کەیسە گەورەکانی وەکو ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەدا. ئەم بابەتە چییە هێندە باز دەکرێت لە بەرامبەر دەسەڵاتدارانی کوردستاندا؟ لە یەکەم دەوری واقعەتی هەیە بە داڵدەداری تاوانبارانی جینۆسای تاوانباری کۆمەڵکوژی کەسانێک کە تاوانیان بەرامبەر خەڵکی کوردستان کردو بەرامبەر هەتا خەڵکی عێراق و جنوب کردووە بەرامبەر کرێکاران و زەحمەتکێش کردووە ژمارەیەکی زۆر هەن لەمانە دەورانەکەی معلومە مێژووە کە تێنەپەڕیوە ئاسارەکانی ماوە کارەساتی کە ئاسارەکەی تا لەسەر خانەوادەی ئەو کەسانە لەسەر مناڵی ئەو کەسانە لەسەر ژنانی ئەو کەسانە لەسەر هەمیان ئاسارەکەی بەجێماوە و بەبەر چاوی ئەمانەوە ئەم کەسانە بە ئازادیە سوڕێنەوە ئەم کەسانە بوون بە مەسئول بوون بە خاوەن سەلاحێت بوون بە صاحب سەرمایەدار بوون بەوەی کە لە سلکی حکومیە جێگا و ڕێگایان هەیە یا لە سلکی عسکەریای استقلالەتی خۆیان هەیە ئەمانە بوون بە هێزێ کە دوای هەموو ئەنفال و کۆمەڵکوژی بەسە خەڵکا کردویانە بوونە کەڵگا بەسەرم خەڵکەوە ئەمە ناڕزایەتی لەکەوێتەوە یەکێک لەو شتانەی کە جێگای دەستخۆشیە جێگای دەستخۆشی عەلی سیاسیە کە ئەم ڕێگەی هەڵبژاردووە ئەم ڕێگە بژاردووە کە لە مقابلی ئەو کەسانی جینۆسایتی کردووە ئەوەسێتەوە و ئەم وەسانەوەی عەلی سیاسی پارتی نیگەران کردووە پارتی ناڕەحەت کردووە چونکە ئەزانی چۆنە ئەم ئەگەر کەسێکی داڵدەدابێ ئەو بە سەدان کەسیان داڵدایەوە کە گەورەترین تاوانیان کردووە تاوانەکانیان ئەوانە بێت لە دادگای جیهانی حکوم بدرێن ئەو کەسانی کە لەسەر لای پارتین مەسئولن داڵدەیراون تاوانی ئەوانە بە چەند قات بە هەزار قات لە ئەگەر ئەوەی عەلی واقعیش بتوانش بێ هیچ نییە ئەوەی عەلی لە چاو ئەو تاوانەی کە خودی پارتی و خودی هێزەکانی ئەحزابی ناسیۆنالیست و میلیشیا لە کوردستانەکەن بە هەمان دەرەجە بۆ یەکێتیش من ئەگەر ئەوەی عەلی لەباری قانونێت تاوانێ بێ بەڵام گومانی هەموو کەسەوەیە کە ئەمە ممکنە پلانێ بێ بۆی داڕژرابێ پلان بێ بۆی دروستکابێ زانی چۆن لەباری قانونیەوە یەکێ لەشتانی بۆ ئاسایشم کارەکە بۆ نایەن بە پۆلیس ئەگەر سیاسی نەبێ ئەمە یەک مەفروزە ئەمە کاری ئاسایش نییە ئەمە کاری پۆلیس ئەگەر کەسێ تاوانی کردو بە یا تۆمەتبارە بە شتێک مەفروزە پۆلیس و دادگا لێ پرسیرۆکە چکاری ئاسایشە ئەمە یەک دوو چۆن ئەبێت تۆ بەر لەوەی ئەو لە بەردەمی دادگایە لە بەردەمی دادگای لێکۆڵینەوە لە بەردەمی تاوانبار نەکرێت تۆ بیهێنی لە تەلەڤیزیۆنەوە قسەی پێ بکەی ئەمە یعنی ئاسایش ئێستا زانی چۆنە گەر عەلی تاوانێک بێ ئەم مامەڵە و بەرخوردەی ئاسایشی کە دەقات لەبووی عەلی تاوانبارترە مەفروضەت خودی ئاسایش ئەوانەی کەم کارەکەن لە ئاسایش ئەوانە بدرێن بە دادگا ئەوانەی سەر تۆمەتبارن بەکارێکە لە بەرامبەر عەلی هەتا ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە ئەو کەسێک کە تاوانەکەی کردو کەسێکی کوژبێوەکو تۆڵە سەدن لە مێژوویەکە کە باوکی کوژراوێت لە بەرامبەرەوە هەتا گەرمەی ئەو کەسەش تاوان بێ بەڵام حەق نییە بۆ ئاسایش بێتە سەر تەلەڤیزیۆن و قسەی پێ بکە ئەبێ کارامەتی پارێزراو بێ و بێ محامی هەبێ و بێت لە بەردەمی دادگای قسە بکە معلومی ئەمانی کە لە تەلەڤیزیۆن بڵاوکەتەوە چۆن دروست کراوە هەموو حرەکەتێکی ئاسایش هەموو حرەکەتێک کەمە
بەو معنای سیاسجاری کەڵم سیاسە کە ئەمانە جێگەی گومانە و خشتی ئەوەی ئاسایی کردی شتێکی غیرە قانونیە شتێکی غیرە ئوسولیە بەمانە ئەگەر ئامانجێکی سیاسی پلانێکی سیاسی لە پشتی ئەو ئەم کارانە بۆ کاسێک چیشی بەمێ چیشی ئەگەر ڕێگای بۆیە پێویستە هەمومان هەموو کەسانی کە ئێستا ئەترازمانێ بەرامبەر ماڵی پارتی و ئاسایش لە بەرامبەر ئەم علیش و ئەو کەسش کە تاوانەکەی کردبێت تۆمەتبار بێ ئەبێ کەمپینیۆ بکەین کە فۆرن علی سیاسی بەربێ و ئەبێت دادگایکی علەنی بکرێ نابێ ئەمە بە ژێر بەژە بنن لە زیندانا بن و نازانی ناتوانم زمانەت بکەم لە ژێر سایی دەسەڵاتی ئاسایشی پارتیا ژیانی و کەسە چۆنە لە باری نەفسی بێ لە باری تعزیب بێ لە هەموو شتێکەوە هەمووی جێگای گومانە یەکەمە بێ ئەو دادگای لەوێ نەکرێ لە هەولێر نەکرێت نەقڵ کرێ نابێت لێ بکرێ بۆ دوو بێ ئەو دادگایە بە علەنی بکرێ بۆی ئەگەر ئەیانەوێ کۆمەلگەیشی مەدەنی معاملە بکەن ئەگەر ئەیانوێ ئەم ڕخنانیان لەسەر نەبێ فەرمود وەزەکە ئاواڵەکەن بۆ ئاواڵی ناکەن لەبەرەوەی کە هەر بۆ معنای هەموو ئەمانەی سەمێنێ کە ئەم کەیسە بە سیاسیە کرێ و ئەم کەسە ئامانجی سیاسی لە پشتەوە ئەم کەیسە تۆقاندنی خەڵکی لە هەمومانی لە پشتەوە ئەو ئەمە ئەم کەمی بەرامبەر علی کراوە ممکنە بەرامبەر بە تۆ بکرێ بەرامبەر بە کەسانێکی ڕۆژنامەنووسانی کە بکرێ کەسانی سیاسی بکرێ یعنی ئەزانین چۆنە چۆتە ناو زمانی خەڵکەوە هەتا کە سوکارمە پێماڵە تکایە لە ژێر سایی پارتیاگاتان لە خۆتان بێ ئەم قسێ بۆ هەیە بۆ خەڵک قسەیاکە نمونەی سەردەش دەبینین نمونەی سۆرانی مامەحەما بین نمونەی ئەو گیراوەکانی بادینا بین نمونەی ئەمێ علی سیاسی بین بۆیە هەموو شتێک جێگای شکە لە سایی دەسەڵاتی میلیشیە ئەبێ ئەمە کۆتایی بێ ئەمە کۆتایی نەیە ئەم سیناریۆیانە کۆتایی نات وەک پرسیارێک بە دووبارە سەرنجی بینەرێکتر بێنمە سەر شاشەکە و باز لەمە دەکات کە ئەمە چاواشەکاریە و کەیس دروستکردنە بەرامبەر بەو کەسانی کە نەیاری دەسەڵاتن ئەم جۆرە سەرنجانەش زۆر درراوە و لە کەمپینی داوای ئازادکردنی عەلی سیاسیدا و لە ڕوونکردنەوەکەی ئاسایشدا کە هاتووە باز لەوە دەکات کە مافی یاسای خۆمانە سکاڵای یاسایی لەسەر هەموو ئەوانە تۆمار بکەین کە تۆمەتیان بۆ ئاسایش هەڵبەستووە واتە بە جۆرێک ئەم کەمپینەی کە بەڕێکەوتە بوو داوای ئازادکردنی عەلی سیاسیان کردبوو باسەوە دەکرا کە بێتاوان و دەبێت ئازادکرێت ئاسایش دەڵێت دەبێت سکاڵای یاسایی لەسەر ئەوانە تۆمار دەکات قسەی ئەوە لەم بارەوە چییە؟ ئێمەش سکاڵای یاسایی لەسەر ئاسایش و هەموو ئەو دەستگایانی کە پارتی ئیدارەیەەکە بۆ مامەڵە بە ناوی قانون و بە ناوی یاساوە هەر هەمووی کوتم سیاسیەکرێ وەر هەموویەوەی کە داڵدەی خەڵکیان ناوە ئەوەی کە ئەم جۆرە معاملەیەکە ئاسایش ئەم ئاسایشە بێ هەڵۆشێتەوە پێی تۆ چۆن بەچوو حەقی خەڵکی دەسە تەلەڤیزۆن ئەم قسانی پێەکەی ئەمە لەکوێ یاسا هەیە بۆ منیش داوام لەسەر ئەوان هەیە بە چ معنایە تۆ کەسێک جارە بە ئاشکرا قسەکانی ڕاگەری چۆن ئەو کەسە ئەو کەسە لە چۆ قبولێک ئەگەر پێوان هیچ کەس قبولی بکە ئەگەر لەژێر فشارێکانە بێ عوسمانی حاجی معرف ماون لەگەڵمانە عوسمانی حاجی معرف دیارە پەیوەندێکەمان لەگەڵ عوسمانی حاجی معرفە بەداخەوە لەوە ناچێت مابێت بینەرانی عزیز ئەوەی بینیتان گفتوگویەک بوو لەگەڵ عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمەرسی کرێکاری کوردستان سەبارەت بە دەستگیرکردنی عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی وشانێک دەدەین و پاشان بەرنامەی تایبەتمان سەبارەت بە یەکی ئایار لەگەڵ ئێوەدا دەست پێ دەکات دەینەوەدا مەڵە بینەرانی عزیز 4 ڕۆژی تر واتە دووشەمەی هەفتەی ئایندە یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکارە
و لێرەوە ئەم چل دقەی کە ماومانە بەرنمەیەکی تایبەتە لەمبارەوە کە هەڵسەنگانێکی دۆخی جیهان دۆخی کوردستان و پێویستە کرێکاران لەم ڕۆژەدا چی بکەن تاوتێ دەکەین و هەروەها ڕیپۆرتاژێکی کورد مێژوچەی یەکی ئایار کە ئامادەمان کردووە ئەوەشتان شار دەدەین. یەکەم چاوپێکەوتنمان لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ جەمال موحسین ئەندامی مەکتەبی سیاسی و جێگیری سکرتێری ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان دەبێت. جەمال موحسین یاوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەتان باش سڵاو بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی پێشنگ تیڤی و ماندوونە بن. هەرچەندە چەند ڕۆژێکی ماوە بەڵام ئایار لە ئێوە و لە بینەران و کرێکاران پیرۆز بێت. لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم کە چەند ڕۆژی تر یەکی ئایارە ئایاری ئەم ساڵ لە چی دۆخێکی ئابووری و سیاسی جیهاندا پێشوازی لە یەکی ئایار دەکەین؟ بەڵێ دووبارە سڵاو و منیش پێشێکی و پێشوەختە پیرۆزبایی لە سەرجەم کرێکاران زەحمە کێشان لە تەواوی دنیا و هاوڕێیان هەڵسوڕاوانی کۆمونیستی و سۆشیالیستی هەڵسوڕاوانی زوبنی کرێکاری یەکەم لە هەر شوێنێکی دنیا هەن. بۆ هیوایم کە ئایاری ئەم ساڵیش کە ڕۆژی تونکردنەوەی ناڕەزایەتی توندی چینایەتی ئێمە و ڕۆژی هاوپشتی جیهانی ئێمە و تونکردنەوەی ئەم خەبەها و خەباتی و هاوپشتی چینایەتی جیهانی کرێکاران بێت. هەڵبەتە ئێمە هەموو ئەزانین لە ماوەی قەیرانی کۆرۆنا بدواوە هەلومەرجی جیهانی بە شێوەیەکی گشتی بە قەیرانێکی قوڵتری ئابوووریە تێپەڕیوە و ئەم قەیرانە ئابووری بۆژوازی جیهانی تێکەوتووە دەرهاویشتی زۆری بەدوای خۆیان هێناوە. لەوەوە تەبعا بینین کە شەڕی ئۆکرانیاشەوە ساڵ و تقریبان بەرەو 3 مانگە 2 ساڵ و 2 مانگەونەیە دەستی پێ کردووە و بینین کە بە تایبەتی لەوێ چ کوشت و کوشتاری ملیۆنەها ئینسان تەنانەت ئاوارە بوون و دەرهاویشتەی و ئەکامی ڕاستەوخۆی ئەم جەنگەش لەسەر ئەوروپا لەسەر وڵاتانی دراوسی یعنی پێوترێ ئەوروپای ڕۆژئاوا ئەوروپای ڕۆژهەڵات بڵین و لەسەر حتا جیهانیش بەشە لە جیهانا بینین کە بەجیا لە کوشت و کوشتار و فەزای میلیتاریستی دنیا کە دنیا خەریکە بە جۆرێک ڕۆچێتە نێو پێکاچێشان و ململانی نێوان هێزە ئیمپریالیستە جیهانیەکان و ئەو باڵ و جەمسەرە جێجیانی لە دنیاە دنیا سەرمایه‌داریە سەریان هەڵداوە سەر هەڵەدەن و بۆی کارێک ناوچەی جیهانی پەرچێشکەن ژێر هەیمنە و هەژمونی ئابووری و سیاسی و حتا عسکەری و دەسەڵاتی خۆیانەوە. بەهەرحاڵەمان با باسی کترە بەڵام وەگەبینین هەموو ئەمانە ڕۆژچۆتە نێو ژیانی کۆمەڵایەتی خەڵکە و بەجێ لەو فەزای میلیتاریستیە یعنی ئێوە بۆ خۆتان نەزانن و ئەبینن ئاگاداریەوە هەن کە تێچووی میلیتاریزم و کڕین و فرۆشی پێداویستی و تەقەمەنی و چەک و بە هەموو جۆرەکانیەوە لە موشێکی گەورەوە بگرە لە درۆنەوە بگرە هەتا بە هەر حاڵ چەکی بچووک و ئەوانە تا ئێتادی وردە ئەوانە بگرێ مەسرەفی ئەمانە بە ملیارەها دۆلارە خەمڵێندێ لە چینەوە کە پێما بێت لە 13 تەواوی خەرجی جیهانە بۆ ئەمریکا کە لە سا نزیکی دا ئەبێتەوە وڵاتانی تریشەوە. دیارە ئەمە فەزایەکی میلیتاریستی نائەمنی شەڕن و ئەمانەی دروست کردووە. بە دوای ئەوە شائبینین کە خودی ئەم شەڕ چۆن بووە بیانوویەک بۆ ئەوی کە ئەم قەیرانی کە بۆژوازی جیهانی تێکەوتووە بتوانن جاریشی کە بەسەر خەڵکی کرێکار و خەڵکی دەستەنگە خەڵکی بەبەشی دنیاە بیشکێنەوە وەکی بینین کە لە پێداویستەکانی خۆراکەوە لە دا و دەرمانەوە لە سوتەمەنیەوە لە بنزینەوە لە کارەباوە بە جۆرێک زیایی کردو لەسەر ژیانی خەڵکی ئاسایی و خۆیان پێڵان خەڵکی ئاسایی ینی خەڵکی کرێکارێک کە دەخلی و داهەتێکی دیاریکراوی هەیە کە تەسیری کردووە سەر ژیانی ڕۆژانە بۆیە بینین لە وڵاتەکانە کەمپینی جۆرا و جۆر سیتینگ و با بڵین پێکێت و ناڕەزایەتی و سترایک و شتی جۆرا و جۆر لە دەوری مەطلبی لەم بابەتانە ینی لە وڵات هەیە لە دەوری مەطلبی زیابوونی نرخی بنزین و سوتەمەنی بە شێوەیەکی گشتی ئەنیمەی پێڵەن و قوت بۆ بەگەڕخستنی سیارە و مەکاین و ئەوشتانە لە وڵات هەیە کەمپینی تایبەت لە دژی زیابوونی
فڕینی سێری بابنی کارەبا و ئەوانەیە بە هەر حاڵ هەموو ئەمانە کاریی کردووە لە هەلومەرجێکە ئێمە ئێستا ئایری ئەم ساڵەکەینەوە کە تابینە قاقای چینی کرێکار و خەڵکی زەحمەت چێش نقومیان کردووە لە نەگبەتی و نەهامەتی برسێتی لەم پەڕی دنیا بۆ پەڕی دنیا یعنی بۆ خۆشیان ئاماری سەرسوڕهێنەر دەستگانە دەوڵەتەکان ئاماری سەرسوڕهێنەر لەباری برسێتی و نەبوونی ئەتەنانت ئاوی خواردنەوە مەسلەی ئەوەی کە گرانی بێ حەدکە یەخی خەڵکی گوتەوەی کە خۆیان پیانە خەتی خوار هەژاری ئەمانە ئیتر ملیۆنها ملیۆن ئینسانی خسۆتە بەرم بەترسی تەنانەمانەوەی فیزیکیشەوە لە هەلومەرجێکی ئەوە جیهانیایە کە تەنانەت بۆ ژوازی مەحەلی وڵاتەکانیش ببینە لە بەریتانیاەوە بگرێ هەتا ئەڵمانیا و فەڕەنسا هەتا نەرویج و سوید هەتا بۆ فنلاند هەتا ئەوروپا ئەمریکا کەنەدا ئەوانە هەموو خەریکن بە پێی خۆگونجاندنیان لە نێوەم هەلومەرجە جیهانیە بە پێی کەمکردنەوەی زەرەر لە قازانجیانەکە خوانوتەنی لیان کەوتووە ئەیانەوێ ژیانی خەڵک قرسترکن وشکانیان تۆ بەسەر خەڵک دەسەبەن بۆ مافەکانی خەڵک دەسەبن بۆی کە ئەو ئەزمەیە ئەو قەیرانەکە هیانە زۆرتر باجەکەی بەسەر سەری خەڵکا بنەوە بۆی بە ماوەی چەند ساڵێک بتوانن تەویز و قەرەبووی زەرەرێک کە زەرەرە لە قازانجەکەوان لیان کەوتووە بە شێوەیەکی گشتی تاویزی بکەنەوە بەدەستی بێنەوە دیارە ئەمەش خەڵکی لە بەرامبەر ئەم قەیرانە کە ئێوە ئاماژەتاندا کە خەریکن زەرەرەکەی و قوربانیەکەی هەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەیداتەوە لە بەرامبەر ئەمەدا چی وەستانەوەیەک چی بەرامبەر گرتنێک لە ئارادایە معلومە ئەم وتی مێژووی کۆمەلگەی بەشەری هەیە مێژووی ململانی چینایەتیە بە قەولی مارکس کە لە مانیفێستایڵێ یعنی ئەوەی کابینی بەرێکی ئەم چێشمە کێشەیە کە چینی بۆ ژواو سەرمایهدارانی جیهانیە کەوکوتم بە ئەنواع شێوە دیارە ئێمە گۆشی کوچووکمان باس کرد چکۆ بەرنامەکە خۆی لەسەرەوە نییە کە ئینسان نەتوانێت لەسەرەمە هەر بۆ خۆشتان نتوان ببینتەنان لە نایەن خۆشیانەوە ئەگەر نەڵێم بە ملیۆنەها بە سەدان هەزار کتێب نووسراوە لەسەر مەشاکیلەکانی دەرهاویشتەی دەرکەوتنی قەیران لە پێش کۆرۆنا و لە کۆرۆنا و لە دوای کۆرۆنا و جەنگی ئۆکرانیا بە هەر حاڵ بەڵامە بەرێکی ئەم چێشمە کێشە چینایەتیە بەرەکەی تیری خۆ هەر ئاوە دەسە ئۆژنۆدا نەنیشتووە ئێمە توانین بە ئاسانی ببینین کرێکارانی بەریتانیا دێنە سەرجادا مانگرتنی گەورە گەورە ڕاگەیەنن خەتی شەمەنەفەر و هاتوچۆ شەلل تێکەوێت لە فەڕەنسا بۆ خۆتان لە ئەزان لە پارمانگی 11 بە تایبەتی کە چڕوپڕی ناڕزایەتێکی زۆر گەورە فراوان دەستی پێ کردووە هەم بۆ خواستی باشبوونی ژیان و لە بەرامبەر گرانیە و هەمیش لە بەرامبەر ئەو بڕیارە ناپەسەندەی کە ماکرۆن خسوێتێ بەردەم حکوومەت خستێ بەردەم حکوومەت و حکوومەتیش پەسەندی کرد ئەویش هەڵکشانی یا زیادکردنی تەمەنی خانەنشین نییە بۆ 64 ساڵی بە هەر حاڵ ناڕزایەتی بە دژی ئەمانە بووە کرێکارانی ئەڵمانیای بینی لە کرێکارانی پۆستەوە ویگرە هەتا کرێکارانی بوارە پیشە سازیەکان و بوارە خزمەتگوزاریەکان بە سەدان هەزار دێنە سەرجادە بێزگەلەوەی خۆپشاندانی سەرجاداکەن مانگرتن لە شوێنی کارەکانیان ناکەن ئێمە توانین شاهیدی و بینیومانە تەنان لە چین و لە کۆریای با بڵێن باشووریشە خواروە بینیومانە کە ناڕزایەتی کرێکاران بۆ زیادکردنی حەقدەست دەستی پێ کردووە ئەبینین لە نەرویجە لە ماوەی ئەم هەفتەی پێشوە زیاد لە 25 نزیک بە 25,000 کرێکاری بوارە جیاجیەکان کە بەشی زۆری بوارە بەرهەمهێنانەکان بوون مانیان گرت و خۆیان بە اعترافی ڕێکخراوی خاوەنکارەکان ملیارەها ملیۆنەها کرۆن زەرەریان لێکەوتووە و ئەگەر ملیان بەداخوازی کرێکاران نەدایە کە زیاکردنی کرێ بوو بە پێ و بڕی کە دایان نەبوو 5.2 بوو باڵێ ملیان پێ نەدایە خۆیان اعترافیانە کرد کە زەرەرەکانیان سەر لە ملیارەها کرۆنەوە دەرهێنێ ناچار ملیاندا و ئاستی کرێکاران لە ڕێگەی کۆنفیدراسیۆنێکی کرێکارەکانەوە با بڵێن بەرزیان کردبووە پێ بە پێی بەرزبوونەوەی نرخی شتومەک و گرانی قسەی کرێکاران گرتی و بۆ ژوازی محەلی ناچارمەلی پێدا بە هەر حاڵ لەوەوە بینین هەتا گۆشەی کرێکارانی کەنەدا خۆدانە بین تەنان تا ئێساش بەشێک لە کرێکارانی بوارەکانی بەڕێوە بردنەوەوانە لە لەمانگرتنە لە ئەمریکا هەر عینیشە توانی ببینین یعنی بە هەر حاڵەگەر ئێمە
تەنها تۆ بتوانانی بڵین بە چاویش بخشێنی بە ناڕەزایەتیەکانی کرێکارانە بەشی هەزاران بەرنامە بەشی هەزاران سەعاتەکە قسەی لەسەر و هەرێک لە گۆشەیەکی جیاجیاوە ئەمە نیشانێدا کە کرێکاران دانەنیشتون و قوبوڵی ناکەن هەروە ئاسان سەرمایەداری مافەکانیان لێ بسەنێتەوە دەست بەرێ بۆ مافی ساڵەها لەو پێش بەدەست هاتوویان و حتا هەرچی بێ مافی زیاتر بەسەریان نەبسە پێێنەوە ئەوانیش هەروە قوبوڵی بکەن بێجگەلەوە لەوە ژوا بە تور بە تایبەتی لە خۆپشاندانە گەورەکانی کرێکارانی فەڕەنسایە باس لە شۆڕش سەبار حاڵ لە قەوساو خوان لەوانەیە باسێکی سیاسی تر بێ باز لە شۆڕش هاتوۆتە پێشەوەی یعنی باسەکە لەو نییە کە هەر پاشەکشەی بە ماکرۆن و سیاسەتەکەی بکەنەوە بڕیارە سەر نەگری و ئەوانە و تەنانەت ئەمە ڕەنگە باسێکی تر بێ ئەگەر دەرفەت بەڵام ئەم ئەوەیە لە دروست فەڕەنسایە هەستەکەی بۆتە مایەی وزەبەخشین بە تەواوی هێزی کرێکاران لە وڵاتانی ترە ئەمە نەقڵ بۆ وڵاتانی تر وەکو نمونەیەک تەماشاکەن و لەلایەکی تریشەوە هەستەکەی بە جۆرەکە دەسەڵاتداران جۆرێک وەکو مەترسی دەیبینن تایبەتمەندی ئەم بزوتنەوەی لە فەڕەنسا بەڕێکەوتووە چییە و بۆچی هێندە جێی یان مەترسی یان ئومێدە ئەزانی وەختی خۆی کاتێک سەردەمی قەیرانی کۆرۆنا بوو ئیترۆنیە لە خەڵکیان تۆن دەکردەوە کەرنتینە یەکێ بوو لەو سیاسەتانەکە ئێمە دروست کەسانی کۆمونیست و سۆشیالیزممان بەجیالەوەی کە ئەو نەخۆشی خۆی چەنەکەی و چۆن بڵاو بێتەوە بەڵام ئەو سیاسەت توندی کەرنتینەیە بۆ ژوازی سوودی لەکە بۆی اعتراضات لە بەرامبەرە وەلومەرجەیە کەم کاتەوە چونکە ئیتر بەری بۆ شل کردایە خۆیان وشەی بەکارێنن پێڵن فەوزا و نائەمنی ئەوە من لە قەوسا بەکارێنم چکە ئەوان وای پێڵنەوەی کە کرێکارێتە سەر جادا سیاری پۆلیس وەکو هەموو دامدەستگایەکی سەرکوتگر پەلاماری خەڵکایە لە بەرامبەر خەڵک سیارەکان هەڵەژێڕێتەوە و دەخت و تارەجیە شکێنێ بە ماڵێن فەوزا بەڵام بەوەی خۆیان لەبەر چاوی خەڵکە چالاک و هەڵسوڕاوانی کرێکاری و ڕابەرەکانیان نەدەنە بە شەقویان ڕاپێچی زیندانیانەکەن دەنجەگەی ئەوروپایە بە مناڵێن فەوزا بار حاڵەمان هینێکی ترە ینی لەو کاتەشە کە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا سیاسەتی کەرێنتێنە کۆمەکی پێکردن بەڵام کرێکارانی فەڕەنسا سەرمەشقی اعتراضات بوون لە وەختانەشە ئەگە بیرتان بێ لە پاریسا پیکیتی هەر لێر و لەوێشیان هەرە کرد بەڵامە چون لافتی گەورە گەوریان هەڵەواسی لەسەر دیوارەکان نووسی کەوتون بە هەڵەیە ئەگەر پێتان وابێ بە کەرنتینەمە ئەمانێنەوە بۆ ماڵەوە یعنی ئەمە تەوجهەیەکی زۆر شۆڕژێڕانی کرێکارانی فەڕەنسا بۆ فەڕەنسا مێژووی هەیە لە شۆڕشکردنە بۆ خۆتانزان لە شۆڕشی بۆ ژواییەوە بگرێت لە کۆمونی پاریسەوە بگرێ ئەمانە یعنی ڕۆحیەتێکی شۆڕژێڕانە لەنەوە کۆمەلگایە هەیە بە حکمی مێژوویەکیشکە هەیەتی ئەمە ینی بە بڕوای من تایبەتمەندێتیکی داوە بە جوڵانوی کرێکاری لە فەڕەنسایە بۆ خۆمان بینیمان هاتنە مەیدانی کرێکارانی فەڕەنسا لە ساڵانی لە 2-3 ساڵی پێشوە هەمیشە میلیتانتر بووە یعنی تونتر لە کرێکارانی کاروان نەهاتون دوو لافتە بەرزکەنەوە بڵێ نەماها ئەوەمانەوێ و ئەوما بە زیادکەن و یعنی پەلامارەدەن بەمانەی وشەی پەلامار بەمانایەوەی کە لە ناو قورتمی بۆ ژوازی ئەیانەوێ حەقی خۆیان دەرهێنن تۆ ینی ئەم پەیامە بە ڕۆشنیە توانی لە حرم جوڵانوی کرێکارانی فەڕەنسای بیبینی تۆ هەرچی مەعاملە ئێمەی گوزارێنی نەدام دەستگای مەبڕێەوەی بین خزمەت گوزاری خستخانەیە مەکتەبە داروبەردە یعنی چی ئێمە محتاجیەوە بین بە ئێوە بڵین ئادی دە فرانکیە نازەم چەند یۆرۆ بخەرە سەر معاشەکانمان مەگەرەوە چیەکە کۆمەلگا بابڕێەوە بۆیە ئەبینین لە کرێکارانی فەڕەنسا یعنی بەڕاستی ئەم جارە لە ناڕزایەتی ئەم جارانە لە اعتراضاتەکانیانە لە مانگرتنەکانە کە لە شوێنە سەرچەکانە بۆ خۆیان اعتراف ناکەن کە لە هەندێک شوێنی بۆ ژوازیە بە دەیان هەزارەڵێن و لە هینی کرێکاریەکان بۆ خۆی بۆ 100,000 و ئەوان نزیک 100,000 گەیەنێتەنا لە پاریسا ئەمە یعنی لەرزاندنێکی پایەی دەسەڵات بوو تەنها شتێک نەبوو لە دژی ماکرۆن تەماشاکە ڕۆژان تۆ لە تەلەڤیزیۆنای بینی ئێستا ماکرۆن کە ئەڕوا بۆ شوێنان حەزەرەکە با پێچاو ڕۆ بۆی بەردن نەکەوتە نێو خۆپشاندانی کرێکارانەوە وەزیری تەندروستی لە مەک ڕۆژەی پێشوە کۆمەڵێک خەڵک کە هەم خۆیان بەشیکیان لە خانە نشینان بوون کە کرێکاری دوێنێ بوون هاتبوونە سەرجادە شێوازێکی تازایان هێنا بوو تازەکە نییە بۆ کۆمەلگەی فەڕەنسا بەڵام لەم جاریانە تازام جارە پێین بوو ئەویش هاتوون مەنجەڵ و قاپ و شتی نامەتبەخیان هێناوە لەگەڵ بابلین کەوچک و کەوجیر و ئەم جۆرە شتانەیە پیاە کێشن
بە جەماعی تۆ بێنە پێش چاوت کە بۆ نمونە 5,000 کەس 10,000 کەس لە شوێنێکا وا بکە طبعا ئەمە ترادیشنێکی گەورەیە لە فەڕەنسایە بۆ اعتراضەگەڕێتەوە بۆ حتا بۆ دوای پێش ڕوخانی پاشایەتی و ئەوانش بەڵام وەزیری تەندروستی نەیتوانیوە تێپەڕێ لێەوە ڕاو بەداوامەکەی ئەوانیش دوورشمەکانەوەیە کە بە هەر حاڵ تۆ یعنی خەڵک چی لێکێ خەڵکە نێریتەوە ماڵەوە خۆ ناتوانانی بینیتەوە ماڵ سەرنجام ئەوەی کە بینیمان لە دوورشمەکانیانە ئەو بە معنای توندی پێداگری لەسەر مافی چینایەتی و تەبەقی خۆیان کە تەنانەت پۆلیس لە دەستیان هەڵاهات پەلاماری پۆلیسیان نادا چکۆیان بینی لەو لاوە ڕابەرێکیان دەستگیرەکەن یان بینی ڕۆژنامەنووس هێبەر کوتەکە دەن ئەمانیش دەستیان نابارێز لە پۆلیس بەمانای کەلیمەم چێشمە چێش و شەڕەت چینایەتیە لە فەڕەنسای ڕوویدا هەر بۆیە ئەمان بینی لە زۆر شوێنی بەرزەوە بەلایفتی گەورە شۆڕیان نەکردەوە بۆ خوارەوە خۆیان بین دروشمی شۆڕش کە لەو حرەکەتەیە تۆ توانی ببینی مەبەز لەمە شۆڕشی کرێکاریە خۆمەبەستیان لەوەنی شۆڕشێکی تری بووە ژوایی ببێ ئەوانی وا ئێستا ئۆپۆزیسیۆنی ماکرۆنن بێن دەست بەم شتەوە بگرن و ئەوانە بە تایبەتی لە نێو ئیتیحادیەکانە کەسانێکی ڕادیکال و ئەوانیتیان کە سەرسەخت بەمانای کەلیمە بۆ دیاکوکی لە مافی تەبەقی و یەکگرتووی تەبەقی کارگیری و ئەوانیانە کرد ئەمە نوقاتی جایبی بوو بەم معنایە دەستبردن یاخود بە هەر حاڵ بوونی مەیلی باسکردن لە شۆڕش لە نێو جوڵانەوەی کرێکارانی فەڕەنسایە گوڕوتینی داوە بە کرێکارانی دنیا بەم نمونێکتان بۆ بێن تەنان لەم ماوەی پێشوە کە کرێکارانی نەرویج بوو یعنی یەکێ لە ترسی میدیاکانی بۆ ژوای ئەو بۆ ئایا شۆڕژێڕێتی فەڕەنسا نەقڵەبێ بۆ مانگرتنەکانی کرێکارانی نەرویج اینجا دڵخۆشی خۆیان نەدایەوە بەوەی کە دیارێ ڕۆژنامە نووسی سەر بە خۆیان دڵخۆشی خۆیان نەدایەوە نا کۆمەلگای نەرویج هەر کۆمەلگایەکی هێمن و ئارامە و ئەو فەوزایی تێناکەوە کە لە پاریسا هەیە و نازانم ئەم جۆرە شتانە ئەمە واقعیە ئەو پشتیوانەیە کە کرێکارانی بریتانیا و فەڕەنسا لەیچیان کردووە لە نێوم حرەکەتەیە بەم معنایە ئەگەر شۆڕشی یعنی کۆمۆنی پاریس مێژوویەکی جوان و درەخشانی و کۆمەلگایە و بە شەریەت هەمیشەوکو نمونە باسی ئەو حکمی هەفتاویەک ڕۆژەی ئەو دەسەڵاتە کرێکاری و شوورایی یاکا و باسی یاسا یەکسانی خوازەکانیەکات ئەوە کرێکارانی فەڕەنسا لە نێو جرگەی مۆزعشا توانن ئیلهام بەخشی جوڵانەوەی کرێکاری بن ئیلهام بەخشی ئەو بن کە کرێکار تەنها بە مافێکی سنفی پیشەی خۆی ناوەستێ تۆ ببینێ یعنی ئەم شتێ لە فەڕەنسا بوو زۆر سەراسەری و سەراپاگیر بوو بۆەوە یعنی شەقامەکانی شقامە ڕئیسیەکانی پاریس و ئەوانە یا حتا لە لیۆن و لە ئەم شارانی تر هین بوو مەشلول بوو بە مانای کەلیمە ڕێگەن نەبوو سەراسەری بوو هەرچی ئەوەی لە ناوەندی کارگیری و خزمەتگوزاری ئەوانەیە بوو بۆ ئەوەی خەڵکی عادیش بوو یعنی بەمانای کەلیمە لە کارانە بوو تاکو سەر بە شوونێکی دەرەکرا بوو بۆ پشتیوانی لە نێو مارگرت و ناڕزایەتی و خۆپشاندانانە لە ریزی پێشەوە بە بڕوای من ئەمە جێگە ئومێدەوە ئێمە بۆ خۆمان وەکو ڕێکخراوی دەرەوەی حزبی کۆمیستی کرێکاری پەیامێکی تایبەتمانە بێ بۆ کرێکارانی فەڕەنسا بۆ پشتیوانی لێیان بۆ هەوڵدان بۆ گەورەکردنەوەی ئەم حرەکە و ئینتەرناسیۆنالیکردنەوەی و بە هەر حاڵ بەهێزکردنی ئەم شێوازە لە دەستبردن بۆ خەواتی چینایەتی و ناڕزایەتیەکی میلیتانتی کە کرێکارانی فەڕەنسام دەسێ بگرن بەڵێ بەم معنایە ورە بەخش بووە و ئیلهامی داوە بە و ئومێدی داوە بە جوڵانەوەی کرێکاری و مانگرتنەکان لە وڵاتەکانی تریشە. بینەرێک پرسیاری سەبارەت بە پەیوەندی کرێکارانی و هاوپشتی کرێکارانی کوردستان و عێراق کردووە بەڵام دوای ئەم چاوپێکەوتنە لەگەڵ وەستا مەهدی سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار تایبەت بە دۆخی کرێکارانی کوردستان چاوپێکەوتنێکمانە بێت و ئەو پرسیارە ئاراستەی وەستا مەهدی دەکەم بەڵام پێم خۆشە سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە و باز لەو دەکات کە لە هەموو جیهاندا کرێکاران و زەحمەتکێشان باجی سیاسەتی نظامی سەرمایه‌داری دەدەنەوە وڵاتانی زلهێز دەدەنەوە و پێویستە ئینسانیەت لە سەرتاسەری جیهانە دەستکەنە ناو دەستیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە و ئەم سەرمایه‌داریە. بە نامەی ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمیستی کرێکاری کوردستان و خوێنەوە باز لەوە دەکات کە هەورێکی سوور ئەوروپای داگرتووە. ئەمە پرسم کە ئەمایکە ئەم پێداویستی کە ئەم بینەرە ئاماژەی پێداکە ئینسانیت دەستخاتە دەست یەک بۆ ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە سەرمایه‌داری و ئەوەی کە ئێوە ئاماژەتان پێکردووە کە هەورێکی سوور
ئێستا ئەوروپای داپۆشیوە چەندە ئومێد بەخشە بەوەی کە بە واقعی بەو ئاماژە بگەین. پێشەوە بەس بە کورتیەوە بڵێم کە ئێمە وەک ڕێکخراوی دەرەوەی حیزبیش لە دەرەوە لە نێو چالێکەکانمانە لە چەند شوێنە کارمان بۆ ئەوەیە کە هاوپشتی بۆ کرێکارانی کوردستان و زوتنەوەی کرێکاری لە کوردستانە بەدەست بێنین. بەرحاڵەوە لە ڕاگەیاندنی چالێکەکانە هاتووە گرانیەوە بینەرانی وەتوانە بچین بیبینن، بەڵام ئامانجێمەوەیە کە چینی کرێکار چینی کرێکارە یەک چینی جیهانی لە کوردستان بێ یا لە ئێران و مالیزیا بێ یا لە کەنەدا و فەڕەنسا و چوو بێ، بۆیە ئێمە ئەم هەوڵەشمان لە هێنا لە گەڕداوە. سەبارەت بەوەی کە لە ئێمە ئەڵێن هەورێکی سوور، ئەم بەیاننامەیەی ئێمە بەڕاستی لە هەمی لە مانیفێستە وەرگرتووە. ئەگەر بیرتان بێ لە مانیفێست بەوە دەست پێیەکە کە تارماییەک ئاسمانی تارمایی ئەوروپای داگرتوویش تارمایی کۆمونیزمە. ئێستا ئێمە ناڵین ئێماڵین لەوەی لە هەمی وەرگرتووە، بە هەرحاڵ ئێمە ئیشارەتمان بە ڕۆڵ و دەور و نەخشی کرێکارانی فەڕەنسایە و هەر یەکسە بەدواوەشە ڕۆچوونی ئەمە بۆ نێو وڵاتانێکی پیشەسازی گەورە کە تەسییر لە ئاستی دنیادانێن کە ئەڵمانیا و بریتانیایە، یعنی هەتەنا بە فەڕەنساوەوەسە دیارە لە ئیتالیا و یۆنان و ئەوانەش هەمیشە بە درێژایی ئەم تایبەتی ساڵ و نیمە ئەخیر لێرە لەوێ بووە، بەڵام بە تایبەت لەم سێ شوێنە زۆر گەورە بۆ حرەکەتی حتا و نمونەی نێویشکەم نیشارەتم پێەیە یعنی 25,000 کەس کرێکار هاتمەوە میدان. ئەگەر تا سێ ڕۆژی تر لە دوای ئەو ڕۆژۆ کە مانگرتنەکەیان شکان چووکە مافەکان هاتەدی خاوەنکارەکان موافقەتیان نەکردایە تا سێ ڕۆژی کە نزیک بە 15,000 تر هات مانگرتن یعنی وەستان شوێنی زۆر شوێنی بەرهەم و ژیان وەستا. ئەمەیە ئەم تارماییە سوورە. بۆچی پێڵێن تارمایی سوور؟ چونکە من وتم لەوەی کرێکارانی فەڕەنسایە باس لە شۆڕش، بەڵام ئەگەر ئەم جارە شۆڕش بێ حتممە بێ شۆڕشێکی کۆمونیستی بێ، بۆیە ئێمە لەو بەیاننامەشمانە بۆ خۆمان وەک حیزبێکی کۆمونیستی کرێکاری پێداگیری لەسەرەوەکەین کە بەڕاستیە بێ ئاسۆیەکی کۆمونیستی ڕۆشن بۆ هەڵبەشانی سیستمی سەرمایەداری، بۆ هەڵبەشانەوەی کاری بەکرێ، بۆ هەڵبەشانەوەی خاوەندارێتی تایبەتی لە ڕێ ئەمەوە تەمینکردنی ئازادی خۆشگوزەرانی و ئینسانی لە کۆمەلگای ئازادی وەکسانی خۆشگوزەرانی لە کۆمەلگای ئینسانیە. ئەمە بەماکرێ مەش تەمانی هەنی شۆڕشی کۆمونیستی کە بێ شۆڕشێکی جیهانی بێبار حاڵەوە باسی چکێ، بەڵام ئەم مەیلە لە کرێکارە کە ئیتر بابە ڕێفۆرمکردن بەمباڵ بۆ باڵی لیبرالی ئەمیان لەویان باشتر ئەویان وەسەط و ئەویان ڕاست و ئەویان تۆزە چەپتر ناخوات، هەمووی تەجروبە کردووە، سەرنجام ڕوو لە ئەوانێ، یعنی پێشەنگی کرێکارانی فەڕەنسا ئەم هەورە سوورەیە. بۆچی و تووشمانە ئەوروپا؟ لەبەرەوەی کە بەڕاستی بەمانەیە کەلیمە لێرۆ سەری هەڵدا و دەنا خۆشبەختانە بینین ئەگەر ئێوەش ئاگادارن لە ماوەی ئەم تقریبا هەفتە یا 10 ڕۆژی پێشووە لە ئێران مانگرتنی گەورە، مانگرتنی ناوەندە پیشەسازی گەورەکان لە نەوت و گاز و پەترۆشیمی و ئەمانە دەستی پێ کردووە، حکوومەتی بۆژوایی ئیسلامی هێناوەتە لەرزە، بە مانای کەلیمە شپرزی کردوون، چونکە کرێکار یەکگرتووە لە بەلوچستان و هەتا کوردستان و هەتا تاران و تا چووچوێ، کرێکار وەک تەبەقەیەک یەکگرتووە دەساتۆتە مەیدانەوە. ئەم هاتنە مەیدانە کرێکاری جیهان لەم هەلومەرجەیەکە ئەزمەنگرتووە جێگەی خۆشحاڵیە و جێگەی ئومێدە، بەڵام ئەوە کە لە فەڕەنساوە کە بتوانرێ ئاسۆیەکی کۆمونیستی و سۆشیالیستی پێ بدرێ، یعنی سەرنجام ئەم هەورە سوورە بەهێزترە کاتەوە، سەرنجامە بێ ببێتە ڕێهێڵە و تەرزەیەک دابارێ بەسەر نظامی سەرمایەداریە بۆ تێک و پێکدانی ئەم نیزامە. ئەم جارەگەر کۆمونیکی پاریس بێت و دیارە بە پێشەنگی ئەحزابی کۆمونیستی و ڕۆشن و خاوەن بەرنامە و خاوەن تەنزیمی پتە و تەجروبەیەکی تری جیهانیە بێ، ئەم جارە ڕوو لە شتێکی ترەکە. ئەمە جێگەی ئومێدە هاتنە مەیدانی کرێکاران هەمیشە دووش دەخاتەوە، یەکیان ترسی، یەکیان ئومێد، ترس بۆ سەرمایەداری بۆژوایی و حکم و دەسەڵاتەکەیان، ئومێد بۆ ئینسانە کۆیلەکانی کاری کرێگرتە بۆ دەرباز بوون لەم ژیانەوە، ئینسانە مەحروم و بێبەشەکان بۆ گەیشتن بە ژیانێکی باشتر و ئاسایشتر. پێمان وایە ئایری ئەم ساڵیش نیشانێدا کە کرێکاران و جوڵانەوەکەیان میلیتانتر، تونتر لە بەرامبەر بۆژوازی سەرمایەداریە، بە معنایەکی کەلیمەش وەکو بەڕێزە نووسی بوو یەک دەستتر دیانە مەیدانەوە. هەر ئێستا نمونەکانیمان وەکو باس کرد لە وڵاتانە و لە فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا و ئێرانیشە بەڕێوەیە.
ئەم بابەتە ئەیهێنێ زۆر زیاتر قسەی لەسەر بکەین، بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەماندەوە زیاتر دەرفەت نایە. لێرەدا زۆر سپاسی جەمال موحسین، جێگیری سکرتێری ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن و دەستان خۆش بێت. زۆر سپاس. ئازیزان، وچانێکی بچووک و پاشان لەگەڵ وەستا مەهدی سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار بەردەوام دەبین لەسەر ئەم بەرنامە تایبەتەمان لەسەر یەکی ئایار. بەڵێ بینەرانی عزیز، بەرنامەی تایبەتمان سەبارەت بە یەکی ئایار بەردەوامە و ئێستاش وەستا مەهدی ڕەسوڵ سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکارمان لەگەڵدایە. وەستا مەهدی، ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوەش، ئێوارەی ئێوە و تەواوی بینەرانی پێشەنگ تیڤی باش. زۆر سپاس. زۆر سپاس. ئەگەر لە هەمان پرسیارۆ لەگەڵ ئێوەشەوە دەست پێ بکەم کە لە چی دۆخێکدا یادی یەکی ئایار دەکەینەوە لەم ساڵدا، بەتایبەتی کاتێک قسە لەسەر کوردستان دەکەین؟ بڵێ، ئەزانی ئەم ساڵ زۆر جیاوازە لە ساڵەکانی پێشتر، چونکی ئەم ساڵ بەڕاستی چینی کرێکار لە کوردستان لە دۆخێکی زۆر سەختی ئابوووریە ئەیگوزەرێنن. سەیرکە گرانی بازار لەسەر و هەموو شتێکەوە، سەرباری ئەوەش دەرکردنی کرێکار لەسەر کار، گرێبەستی موقەت، ئەزانی هەموو ئەمانە ئیتر بەڕاستی دۆخەکەی زۆر سەخت کردووە. هەڵبەتە کرێکارانی کوردستان سەرباری ئەم دۆخە سەختت ئەوەی کە تایەتی گرێبەستی موقەتە لەسەر کار دەریەکەن، هێزی کارێکی زۆر بێکارە، ئامادە بەکارن کاریان دەست ناکەی. ئەمەش بارگرانێکی تری گەورەی خصوصە سەرشانی کرێکاران، ئەوانەی لەسەر کارن، سەری کە سەعات کاری زۆر، دۆخی کار تومتر بووەتەوە، سەرمایەدارەکان بەڕاستی ئەم هەلیان قۆسۆتەوە، سەعات کاریان زیاد کردووە، حەقدەستیان کەم کردوێتەوە. سەرباری ئەوەش کۆمەڵێ باجی قورس لە سەرشانی کرێکارانە، بۆیە دۆخەکە زۆر سەختە. بەرام سەرڕای هەموو ئەمانەش کرێکاران یەک ساڵی ڕابردوو زنجیرەیەک ناڕزایەتی خۆپیشاندان بوو لە بەرامبەر ئەم دۆخە سەختەیە و ئێستاش یەکی ئایار نایدن هەروە تێپەڕێ. هەڵبەت کرێکارانی پیشە سازی و کرێکارانی خەدەمی و ئەمانە لە مەیدانن، هەرسو ڕاوانێک لە مەیدان و ئەم ڕۆژە یاد دەکەینەوە. بڵێ، بەڵێم ئەگەر بە شێوەیەکی تر باسکەین کەواتە سەرێکی ترین بابەتەکان چین کە پێویستە لە کوردستاندا، بە دیارە باسمان لە مەسەلەی کرێکاریە، چین کە پێویستە ئاڵوگۆڕیان بەسەردا بێت و بە شێوەیە یعنی باسی کرێکاران بێت لە یەکی ئایاری ئەم ساڵدا. ئەزانی لە هەموو شوێنێکی دنیا یەکی ئایار وەک یەک نییە، هەر یەکەی بەپێی ئامادەباشی چینی کرێکارە ئەو یادە ئەکرێتەوە. هەڵبەتە لە کوردستان پێش هەموو شتێ لایحەی خواستەکان لە جێی خۆیەتی، کرێکاران بە دوای ئەوەن کە ئەو مەتاڵیبانی کە چەند ساڵی پێشتر هەیان بۆ جێبەجێ نەبووە، یەک ساڵی ڕابردوو لەسەری داکۆچیان کردووە، بەدی نەهاتووە، هەموو ئەمانە ئامادە کراون و وەک لایحەی خواستەکان لەبەردەستی کرێکارانایە و بەرزی ئەەکەنەوە. ڕۆژی یەکی ئایار بەڕاستی یعنی ڕۆژی هاتنە مەیدانی کرێکارانە لە کوردستانیش ئەمە هەیە و چەند ساڵش هەر بووە. ئەوەی کە گۆڕانی بەسەرا هاتووە بەڕاستی ئەم دۆخە سەختەیە کە ئێستا یەخەی بە کرێکاران گرتووە سەرتا بەهەلگیرە، ئەوە هەر لە کوردستان نیە، لە هەموو شوێنێکی دنیا بەڕاستی وەزعی کرێکار خراپە. کرێکار دائیمەن سەیریکە لە مزاهرات و لە سەجادەیە هەمووی بۆ ئەوەیە کە ژیانێکی باشتر بەدەستێنێ. هەڵبەت هیچ ڕێگە چایەتی نییە لەمە زیاتر کە ئێستا گیراوەتە بەر. لە کوردستانیش هەروایە کرێکاران سەرباری ئەوەی کە ئیشارەتم پێدا، سەرباری ئەم دۆخە سەختە لە مەیدانن و من پێشبینیەوە ئەکەم کە ئیتر
کاتی ئەوە هاتووە کرێکارانیش وەک هەموو کرێکارانی دنیا کرێکارانی کوردستانیش لە مەیدان بن هاوپشتێک دروست بێ کە ئیتر بتوانین لەم دۆخە سەختە دەرباز بین. با بۆچوونی ئێوە کەواتە پێویستەکە کرێکاران لەم ساڵدا چۆن پێشوازی لە یەکی ئایار بکەن؟ هەڵبەتە پێش هەر شتێ بەڕاستی نابێ بیاڵین یەکی ئایار تێپەر بێ و هیچمان نەگوت بێ و نەهاتوینە مەیدان. ئەمە شێوەیەکە لە خەباتی کرێکار لە یەکی ئایارا کرێکاران ئیتر بەڕاستی جۆش و خرۆشێکی تر دێتە مەیدان و داوای مافەکانی خۆیەکە. لە کوردستانیش هەروایە یەکی ئایاری ئەم ساڵ هیوادارم کە بتوانین دەورەیەکی تازە لە خەبات و تێکۆشان لە پێناوی بەدەستێنانی مافەکانمان. من ئەوەشم بیرچوو باسی بکەم، یعنی سەرباری هەموو ئەمانە کە ئیشارەتم پێدا ئەم ساڵ یاسای کارێکیان هێناوە کە بەڕاستی دژە کرێکاریە، ئەبێت لە بەرامبەر هەڵوەشانەوەی هەموو برگەکانی ئەو یاساکاریە کرێکاران بێنە مەیدان و بە قازانجی خۆمان یاسای کارێکی تر بینە مەیدان، هیچ کە ڕێگەساری تر نییە. یەکی ئایار واتە ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار. ئەمە بۆ ئێوە چی دەگەیەنێ هاوپشتی نێونەتەوەی چینی کرێکار وە هەر لێرەشدا پرسیاری ئەو بینەرە بێنمە سەر شاشە و ئاراستی ئێوە بکەین کە باس پرسیار دەکات کە پەیوەندی کرێکارانی کوردستان لەگەڵ بەشەکانی تری عێراق و کوردستانە چۆن دەوچەنێ هاوپشتی و هاوکاریاندا گەڵ یەکدا هەیە؟ ئەزانی من پێم وایە کرێکار لە هەر شوێنێکی دنیا بێ ئیتر هەر کرێکارە، هی کوردستان بێ یایی فەڕەنسا بێ یایی بەریتانیا بێ هەر کرێکارە. هاوپشتێکە بە معنای ئەوەیە ئیتر جۆرێک لە دروستکردنی هاوپشتی نێونەتەوەیی، مەسەن بۆ نمونە ئێستا کرێکارانی فەڕەنسا لە مەیدان، کرێکارانی بەریتانیا ئەینەن هاتنە مەیدان، لە ئەڵمانیا بە هەمان شێوە. لانی کەم ئەبێ ئەم هاوپشتێ جۆرێک بەیەکەوە گرێ بدرێ بتوانین سەرتاپاگیر بێ، یعنی جۆرێ هەنگای بێ بەرەو گۆڕانێکی ڕیشەیی. بەڕاستی یعنی من یەکشت بڵێم تەنها یەک ڕێگە لە بەردەمی چینی کرێکارە، ئەوی شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار سەرتاپاگیر بێ و کۆمەلگای بەشەری لەم مەینەتی و مەئەساتی کە سەرمایەداری بەسەریا سەپاندووە کۆتایی پێبێ. لەمە زیاتر هیچ معنایەکی تری نییە. گینە خۆتۆ لە هەر شوێنێکی دنیا کرێکار بە هەر ئەندازێک لە مەیدان بوو بێتوانیوێتی مافەکانی لە بۆژوازی وەرگێتەوە، بەڵام هەر کاتێک کە دەستی ڕۆیشت بێ هەمووی لێ وەرگتۆتەوە. ئێستا ئەو حاڵەتەیە، ئێستا لە تەواوی دنیا بۆژوازی یعنی ئەوێ بە تەواوی چینی کرێکار لە دواوە ڕاگرێ و لەو ئەزانیی ئێستا بۆژوازی قەیران لە دوای قەیران دروستیەکە ئەو ناوێت لە قازان زەدەر بکە، خۆی ئەوەیە کێشەکە. ئەجینە خۆی لە هەر شوێنێکی دنیا هەر سەرمایەداری و هەر چەسانەوەی کرێکار هەر بەردەوامە و ئەم دۆخە کۆتایی پێ نایە. یەک ڕێگە هەیە لە بەردەم چینی کرێکار لەسەر ئاسی دنیا، شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار و دەربازکردنی کۆمەلگەی بەشەری کرێکار ئەبێ خۆشتی و کۆمەلگا لەم مەینەتێ دەرباسکە، هیچ کە ڕێگە چارەیەکی تر نییە. بەڵام ئەمە کەی و چۆن دەستی پێەکە بەڕای من هەموو کاتێ وەختی ئەوەیە و هەر لەحظەیەکە لەوانەیە یعنی من تەسەورەکەم ئەوەی فەڕەنسا و ئەوەی ئەوروپا کە دەستی پێکردووە ئەگەر سەرتاپاگیر بێتتر بەرەو ئەوڕوە ئەم نیزامی سەرمایەداری کۆتایی پێوێت، چونکی لە بەرامبەر هەموو ئەم وەزعێتەیە سەیری کە بۆژوازی لە ئاسێکایە لە جۆرێ ململانیایە خەریکە باسی حربی نەوەویەکەن، باسی بەمەژ ناوەسن کە ئێستا دەستیان پێکردووە کرێکاریان لە دواوە ڕاگرتووە. وەک دوا پرسیارم پەیامی وەستا مەهدی ڕەسوڵ سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار بۆ کرێکارانی کوردستان بە بۆنەیەکی ئایارەوە چییە؟ ئەزانی پەیامی من بۆ کرێکارانی کوردستان ئەوەیە لە هەر شوێنێک و بە هەر ئەندازێ بۆیان نەکرێ یەکەم ئیش ڕاگرن، چونکی یەشی ئایار ڕۆژی خۆمانە، دووکەڵی کارگەکان بکوژێنەوە، چەرخی بەرهەمێنان لە هەموو شوێنەکان ڕابگرن، ئەگەر بۆ یەک ساعتی ژوێکارەکانیان ڕابگرن و لە هەر شوێنێک و بە هەر شێوەیە بۆیان نەکرێ ئەم یادە بەرز بنرخێنن
لانی کەم لە ناو کارگەکانە ئەگەر ناتوانن کار ڕابگرن بۆ 1 سەعاتیش بێت کە ئەچنە کافتریاکە پیرۆزباییەکی لە یەکتری بکەن ئەزانی ئەمە ڕوحێتێکە ئەبێ کرێکار مەوجود بێت لە ناویانە لە ناویە ئەم مەسەلەی یەکی ئەیان شتێکی مێژویە ناتوانین لە یادی بکەین چەندین ساڵە ئەم یەکی ئارە سابت بووە تا ئێساش هەر هەیە و هەر یەکی ئارە بەڵام ئەم یەکی ئارەی تر ڕۆژی هاتنە مەیدانە ڕۆژی نمایشکردنی هێزی چینایەتیمانە لە بەرامبەر زوڵم مستەمێکە لێمانەکرێت بۆیە ناکرێت تێپەڕ بێ من پەیامی من ئەوەیە لە کوردستان بینە مەیدان ئەوە ئێمە لە دۆڵی بازیان کرێکارانی پیشەسازی ئەو منتیقەیە لەگەڵ کرێکارانی ژینگە پارێز و هەموو ئەمانە بەیەکەوە هەرسوڕاوانێک لە خۆیان ئەمساڵ زۆر جیاوازە هاتوونێتە مەیدان مەراسیم یەکی ئەیارەکەین لە بەردە قارەمان من داواکەم لە هەموو کرێکاران هەموو ئەوانی گویان لە دەنگی ئێمە بێ لەم بەرنامەیەوە کە بێن و دەوانە یەکی ئاات بەرزڕا بگرین و قسەی خۆمان بکەین و لایحەی خواستەکانمان بدەینەوە بە ڕووی دەسەڵات و خاوەنکارەکانە و دەورەیەکی تازە لە خەبات دەست پێ بکەین بۆی ژیانمان باشتر ببێ. بە هیوای ئایارێکی سەرکەوتوو بۆ ئێوە و کرێکارانی ئەو دەڤەری بازیان کە بڕیارە خۆیان مەراسیمێکی ئایار ئەنجام بدەن. وەستا مەهدی ڕەسوڵ زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. ئازیزان پێش ئەوەی بەرنامە تایبەتەکەمان سەبارەبەیەکی ئایار کۆتایی پێبێنین مێشوچەی یەکی ئایار لە ئامادەکردنی مستەفا باهیر و خوێندنەوەی کاوان قادر ببینن پاش ئەوەی کە ئەم مێژوچەی ئایەرتان بینی بەرنامەکانی ئەم بەرنامەکانی هەفتەی پێشەنگ تیڤی کە تایبەت و بە یەکی ئایار کۆتایی دێت. ئایەرتان پیرۆز و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن. مێژوچەی ئەیار لە ئامادەکردنی مستەفا باهیر خوێندنەوەی کاوان قادر. یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکاران ڕۆژی بیرهێنەرەوەی مێژووی خەباتی چینی کرێکارە لە سەر تاسەری جیهاندا. سەرەتای ئەم مێژووە لە پەیوەند بە خەباتی کرێکارانەوە بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن لە ڕۆژێکدا بۆ 8 کاتژمێر دەست پێ دەکات. لە ڕۆژی 21 نیسانی ساڵی 1856دا کرێکارانی ئوسترالیا بڕیاری ڕاگرتنی 1 ڕۆژ کارکردنیاندا و لە کۆبوونەوەیەکی فراواندا بڕیاریاندا کە خەبات بکەن بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن. دەبێت کاتی کارکردن لە ڕۆژێکدا لە 8 کاتژمێر زیاتر نەبێت کە لەو کاتەدا کرێکاران لە 12 بۆ 14 کاتژمێر کاریان دەکرد. بڕیاری ئەم کرێکارانە هەر بەو وڵاتانەوە نەوەستا بەرەو ئەمریکا ڕۆیشت. لەوێش لە ساڵی 1861 تێکۆشان بۆ کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارکردن دەستی پێکرد. لە ساڵی 1877دا کرێکارانی هێڵی ئاسن مانیان گرت و داوای کەمکردنەوەی سەعاتکاریان دەکرد. بەڵام لەلایەن پۆلیس و سوپای ئەمریکاوە بە شێوەیەکی توند و تیژ هێرش کرایە سەر و سەرکوتیان کردن. لە ساڵی 1884دا فدراسیۆنی سەندیکا و یەکێتیە کرێکاریە ڕێکخراوەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا کە لە ساڵی 1881ەوە پێکاتە بوو بڕیارێکی دەرکرد کە لە بەشێکدا دەڵێت لە یەکی ئەیاری 1886 بەدواوە دەبێت کرێکاران لە ڕۆژێکدا تەنها 8 کاتژمێر کار بکەن. بانگەوازی هەموو ڕێکخراوە کرێکاریەکان دەکەین کە یاساکان بە جۆرێک ئاراستە بکەن لەگەڵ ئەم بڕیارەدا بێتەوە. ساڵێک دوای ئەوە هەمان فدراسیۆن بەیانێکی تری بڵاو کردەوە و تیایدا دووپاتی دەکردەوە کە سیستمی 8 سەعات کارکردن دەبێت لە یەکی ئەیاری ساڵی 1886ەوە کاری پێ بکرێت. لە ئەمریکاش کرێکاران ڕۆژانە دەبوو 12 سەعات تەنانەت 14 سەعات کاریان دەکرد.
چەند مانگ بەر لە ڕۆژی دیاریکراو واتە بەر لە یەکی ئەیاری ساڵی 1986 بە سەدان هەزار کرێکار و ڕێکخرا و ناڕێکخرا و هاتنە مەیدانی خەباتەوە بۆ کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. شاری شیکاگۆ لە ویلایەتی ئیلینۆی ناوەندی خەبات و ڕوبەڕووبوونەوە بوو لە پێناو کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. یەکێتی ناوەندی کار لە شیکاگۆ ڕابەرایەتی ئەم جوڵانەوەی دەکرد کە پێک هاتبوو لە 22 یەکێتی و ڕێکخراوی کرێکاری. لە یەکی ئەیاردا بە سەدان هەزار کرێکار بە دروشمی 8 کاتژمێر بۆ کارکردن، 8 کاتژمێر بۆ پشوو، 8 کاتژمێریش بۆ خەو ڕژانە سەر شەقامەکان. لە ڕۆژی 3 ئەیاری 1986دا کە هێشتا لە هەندێک شوێن مانگرتن بەردەوام بوو بۆ بەدیهێنانی خواستی 8 ساعات کارکردن، لە کۆمپانیایەک بە ناوی ماکرۆمیک پۆلیس تەقەی لە مانگرتنی کرێکاران کرد و ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بۆ ڕۆژی دوایی بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو پەلامارە دڕندانەیی پۆلیس بانگەوازی گرتبوونەوەیشی کرێکاری لە مەیدانی هیمارکێت لە شاری شیکاگۆ ئەنجام درا. گرتبوونەوەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە دەچوو. لە کاتێکدا دوا قسەکەر لەسەر مینبەر قسەی دەکرد، کۆبوونەوەکە بەهۆی بارانبارینی زۆرەوە ژمارەی بەشداربووان زۆر کەم دەبێتەوە و تەنها 200 کەس لە مەیدانەکەدا دەمێننەوە. لەو کاتەدا هێزێکی پۆلیس کە بریتی دەبێت لە 180 پۆلیس دەڕژێنە مەیدانەکە و فەرمان دەدەن کە بڵاوە بە گرتبوونەوەکە بکرێت. لە کۆتاییدا بۆمبێک لەلایەن نەناسراوێکەوە کە تا ئێستاش ناسنامەی ئاشکرا نەکراوە فڕێ دەدرێتە ناو پۆلیسەکانەوە و پۆلیسێک دەکوژرێت و 6 پۆلیسی تر بریندار دەبن. لە پاش ئەوە پۆلیس تەقە لە کرێکاران دەکەن و ژمارەیەکیان لێ دەکوژن و بریندار دەکەن. تا ئێستاش بە شێوەیەکی دیاریکرا و ڕانەگەیەنراوە کە چەند کرێکار بەدەستی پۆلیس کوژراون. سەرنجام بەبێ هیچ بەڵگەیەکی سەلمێنرا و لە دادگایەکی بێسەرەوبەرەدا 7 کەس لە ڕابەرانی کرێکاری بە تۆمەتی پیلانگێڕان بۆ کوشتنی پۆلیس حکمی سێدارە و کەسێکیان بە ناوی ئۆسکار نیب بە حکمی 15 ساڵ زیندانی بۆ دەردەکرێت. لە 11 نۆڤەمبەری 1970دا 4 لەو ڕابەرانە بە ناوەکانی ئەلبێرت پارسۆنز، ئەدۆلف فیشەر، ئۆگست سپایس و جۆرج ئەنجێل لە سێدارە دەدرێن و لویس لینگ لە زینداندا خۆی دەکوژێت. دوای لێکۆڵینەوەیەکی زۆر ورد کە چەند ساڵی خایاند، گومان لەوە دەکرێت کە پۆلیسەکان خۆیان بۆمبەکەیان هاویشت بێت. ئەم کرێکارانە هەمیان بێتاوان دەرچوون. ساڵی 1992 لەسەر بڕیاری عومدەی شیکاگۆ ئەو پارکە کرا بە شوێنێکی گرنگی ئەو شارە. لە ساڵی 2004دا مێنۆمێنتێک بۆ هەموو قوربانیانی ئەو کارەساتە لەو پارکە دانرا. ڕنگانەوەی ڕووداوەکەی شیکاگۆ لە ئەوروپا لە ساڵی 1989 لە یەکەمین کۆبوونەوەی ئینتەرناسیۆنالی دووەم بە پێشنیاری ڕایمۆند لاڤیان بە بۆنەی ساڵیادی ناڕازایەتیەکانی شیکاگۆوە بانگەوازی خۆپیشاندانی سەرتاسەری و جیهانی لە یەکی ئەیاری ساڵی 1990دا کرد. خۆپیشاندانەکان بەڕادەیەک سەرکۆتوو بوون کە ساڵی دواتر واتە ساڵی 1991 یەکی ئەیار بەڕەسمی لەلایەن کۆنگری دووەمی ئینتەرناسیۆنالی دووەم وەک چالاکیی ساڵانە ناسرا. لەم مێژوە بەدواوە لە ئەوروپاش هەموو ساڵێک یادی یەکی ئایار بەرز ڕاگیراوە. زۆر جاریش شەڕ و پێکدادان لە بینی کرێکاران و پۆلیسدا دروست دەبوو. کوژرا و برینداری زۆری لێ دەکەوتەوە. لە ساڵی 1991دا لە ڕۆژی یەکی ئایاردا تێکەڵچوون لە بینی پۆلیس و کرێکارانی هەریەک لە فەڕەنسا، ئیتالیا و هەنگاریا دروست بوو. ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بەم جۆرە ڕۆژی یەکی ئەیار بوو بە ڕۆژی خەبات و تێکۆشان بۆ چینی کرێکاران. لەو بەروارە بەدواوە تا ئێستا ساڵانە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا
کرێکاران لەسەر تاسەری جیهان چالاکی ڕێک دەخەن و لە زۆر وڵات هێرش دەکرێتە سەریان و دەرەنجام قوربانی لێ دەکەوێتەوە. ئەم چێشمەکێشە چینایەتیە هەر بەردەوام دەبێت تا کرێکار و سەرمایه‌دار مابێت، تا چەوسێنەر و چەوساوە مابێت ئەم نایەکسانیە دەمێنێت. تەنها هێزیشیش کە دەتوانێت کۆتایی بەم ململانەیە چینایەتێ بێنێت شۆڕشی کرێکاری و هاتنە مەیدانی چینی کرێکارە. بۆ گرتنە دەستی دەسەڵات تەنها حکوومەتی کرێکارانە کە یەکسانی بەرقەرار دەکات، بژی یەکی ئەیار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینایەتی کرێکاران.